وەک لە هەواڵەکەی پێشووترمانە هاتبوو تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان لە سنووری سیدەکان بردومانەکەن. بە پێی زانیارە سەرەتاییەکانیش دانیشتوانی گوندەکانی ئەو ناوچەیە زیانی مادیان لێکەوتووە. بۆ زانیاری زیاترە چینەلای پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لەو دەڤەرە. ئازاد سڵاوت لێبێ، زانیاری زیاتر لەبارەی بردومانەکانەوە چی هەیە؟ بەڵام ساحبات سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی بەڕێز بێتن. دیارە تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران لە بەرەبەیانی ئەمڕۆوا دەستیان بە تۆپبارانکردنی ناوچە سنووریەکانی ناحیە حاجی ئۆمەران و سنووری ناحیە برادۆستیان کردووە. دیارە کۆماری ئیسلامی ئێران دەستی بە مانۆڕێکی سەربازی کردووە لەو ناوچانە تیایدا ئەو سوێنانەی کە ئۆپسیۆنی ئێرانی تیادا نیشتەجێن بە بیانووی ئەمانە دەستی کردووە بە تۆپباران لە سنووری ناحیەی سیدەکان هەر یەکە لە ناوچەکانی بەربزین و بنپەرێزان و کەتینا و بەرهۆڵ و ڕۆشین. دیارە ئەو ناوچانەی لە سنووری برادۆست لە ناحیەی سیدەکان تۆپباران کردوون و تاوەکو ئێستا تۆپبارانەکە بە پێی زانیاریانەی کەوا ئێمە هەمانە بەردەوامە و تۆپبارانەکان بەشێک لەو ناوچانەی کەوا گوندشینن و هاوڵاتیان تیایدا نیشتەجێن گرتوتەوە. ترسود لە ڕاوچەیەکی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە و یەکێک لە گوندەکانی سنووری ناحیەی سیدەکان تاوەکو ئێستا ئافرەتێک لەو ناوچەیە بریندار بووە. دیارە بریندارەکەش ڕەوانەی لە ئێستادا ڕەوانەی نەخۆشخانەی فریانکەوتن لە قەزای سۆران کراوە. و هەروە تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران بە هەمان شێوە سنووری قەزای سۆمان لە ناوچەی باڵەکایەتیان چەندین ناوچەی کوردستانی تۆپباران کردوون، تیایدا ناوچەی گوندەزۆر و ئاڵانە و سیخی دەرێ و کونەڕێ. دیارە ئەو ناوچانەی لە ناری هەڵگۆڕنەوە تۆپباران کردوون، تیایدا خەڵکێکی زۆریش لەم سنووری ئەم ناوچانە ئاوارە بوون و مەڕ و ماڵاتێکی زۆری کۆسەریان بوونەتە قوربان. بەڵێ ئەوەندەی ئێوە زانیاریتان هەبێ ئەم تۆپبارانە پەیوەندی بە نزیکبوونەوەی وادەی ئەنجامدانی ڕێفراندۆمەوە هەیە لە هەرێمی کوردستان، یان پەیوەندی بە جموجوڵ و چالاکی هێزە نایارەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە هەیە لەو ناوچەیە؟ جۆرەکانی کۆماری ئیسلامی ئێران کەوا لەو ناوچانە نیشتەجێن بە پێی زانیاریەکانی ئێمە هیچ چالاکیەکی ئەوتۆیان لەو ناوچانە ئەنجام نەداوە تاوەکو کۆماری ئیسلامی ئێرانە و ناوچانە تۆپباران بکە. دیارە ڕاستەوخۆ پەیوەندی بە ئەنجامدانی کشتکردچیەوە هەیە لە هەرێمی کوردستان، تیایدا کۆماری ئیسلامی ئێران دەستی بە ئەنجامدانی مانۆڕی سەربازی کردووە لەو ناوچانە. دیارە پێشەوی ڕابردوود بە ئەما شێوە وڵاتی تورکیا لە ڕێگەی پۆپێزەنجەکانیەوە ئەو ناوچانەیان تۆپباران کردوونە. بەڵێ سوپاس ئازاد ئۆمەراوەیی، پەیامنێرمان لە ناوچەی حاجی ئۆمەران. زۆر سوپاس.